بینەرانی بەڕێزی تلویزیۆنی کۆمەڵە لە بەرنمەیەکی تر لە بەرنمەکانی تەندروستی خۆم و باقی هاوکارانم هاتوینێتەوە خزمەتتان. هیوادارم کە کات و ساتێکی خۆشتان بێت و مەجالتان بێت بەرنمەی ئەم هەفتەیشمان بینەری بن. بەڕێزان، ئەگەر تەوجتان کردوێ بۆ بەرنمەکەی پێشوو بەحسێ بوو کە 12 مانگ لەسەر ئەوەی کە میکرۆبیۆم ئەو میکرۆبە بوچکەرە کە لە ناو ڕیخۆڵە هەیە تاقیقێکیان کردو کە ئەو میکرۆبگەرە ئەتوانن بڕۆن بەرەو مێشک، لە مێشکیشە ئەو تەئسیراتەی کە دایەنن دانێت لە ئامڵەکان و هۆکارێ بێت بۆ نەخۆشی پارکینسۆن کە نەخۆشینێکی ڕەتی هەیە بە ئەعسابە و حرەکەتکردن جوڵەکردن ئەو کەسە تووشی لەرزشەوێ دەستگەری قاچگەری هەستانی ڕێگەچوونی ئەوانە مشکڵە بێکاوە بە تێروتەسەڵی لە بەرنمەی پێشوو باسمان کرد. بەرنمەی ئەم هەفتەیشمان هەر لەسەر ئەو باسەسە، بەڵام ئەم جارە تاقیقاتێکی ترە کە نە 12 مانگ بەڵکو زیاتر لە 2 ساڵە تاقیقاتێک کراوە لەسەر هەر ئەو میکرۆبیۆمگەرە. من لێرە پرانتزێ باسکەم تەوزیحمەم بۆ بینەرانی خۆشەویستمان کە میکرۆبیۆم ئەو میکرۆبە چکۆلەنن کە نەتەنیا لە ڕیخۆڵە کە لە ناو دەمە لە قڕگە لە لوتە بوونیان هەیە. تاقیقاتی تر کە 2 ساڵ زیاتر لە 2 ساڵیش کراوە هەر بوونی ئەم میکرۆبیۆمگەرە کە ئەتوانێت هەم شامڵی باکتری بێت، هەم ڤیرۆس، هەم قارچەکان بێت، لە ناو چاویشە دۆزراوەتە و ئەوە حاڵەتێک هەیە کە بە وشکی چاو ناوزەت کراوە ناویە برگێت. ئەو وشکی چاوە تاقیقاتی کراوە زانیویانە کە ئەو باڵانسە ئەو تەعادوڵە لەوێش لە ناو میکرۆبیۆمەکانە شێواوە، یانێ یەکێک لە هۆکارەکان ئەوازانن کە میکرۆبیۆم هۆکارێکە، یەکێک لە هۆکارەکانە بۆ ئەوەی کە وشکی چاوی پێڵێن یا چاوێکە وشک ئەبێت. پێش ئەوەی کە تەوزیحاتێکی کولی بدەین لەسەر وشکی چاو، ئەگەر نەتیجەی ئەو تاقیقاتە کە ئەو کەسانە ئەنجامیان داوە من بە شێوەیەکی کورت پێشکەشی ئێوەی بکەم، میکرۆبەکە تەشخیص دراوە، بەڵام متەخەسسانێک لە ڕشتەی بیوشیمی و هەروەها لە ڕشتەی زیشناسی لەسەر ئەو میکرۆبیۆمە تاقیقیان کردووە، یانی داویانە بەر میکرۆسکۆپ، جیا لە میکرۆسکۆپ تەجزیە و تەحلیلیان کردووە، RNA-کانیان ئەو شناسنامەگەرە ئەو کودگەریان هاوردیانە دەرەوە کە زانن لە چه جنسێکە بینیویانە کە لەو چاوانەی کە چاوێکی ساقن بڵێن کە هیچ مشکڵی ئەوەی کە وشکیان بێت ئەوەیانە نییە، لەگەڵ ئەو چاوانەی کە وشکن ئەو میکرۆبە لەوێ زۆرترە، یعنی بەرچاوترە. بۆیە وەکو یەکێک لە پێشفەرزەکان دایان ناوەکە ئەو میکرۆبیۆمگەرە یەکێک لە هۆکارەکانی وشکی چاو بێت. ئەگەر بە شێوەیەکی خولاسە و کورت من عەرزی خزمەتتان کەم کە ئەو راپۆرتە داویانە دەرەوە، وتویانە کە ئەزانن کە میکرۆبیۆمەکان لە ڕیخۆڵە ئەژین، بەڵام جیا لە ڕیخۆڵە لە پێسە، لە ناو دەمە، لوتە، قورگە و حتا لە گوێەکانە بوونیان هەیە. هەروەکە لەم سەرەتای بەرنامەیشەوتان بۆ حسابە لە چاویشە میکرۆبیۆم هەیە. ئەڵێ تاقیقاتەکەی ئێمە تاقیقاتێکی تازە نییە، چەند ساڵەکە تاقیقی یەکەین وە گەرەکمانە دەور و نەخشی ئەو میکرۆبیۆمگەرە لە نەخۆشیەکانی چاو بە تایبەت لە وشکی چاوە ئێمە بەڕەسیکەین، چونکە تقریبەن وشکی چاو جەمعیەتێک 50% جەمعیەتی جەهان ئەتوانێت بگرێت کە هۆکارەکانی چیە من لە درێژێ بەرنامەکانە حتممەە
ئشارەی پێکەین بۆچی مرۆڤ تووشی وشکی چاوە بێت هەروواکە ئەزانن چاو یەکێک لە ئەسڵیترین ئەندامەکانی لەشە هەروواکە هاوڕێ هاوکارم ئیستا وێنەی کتان پێنیشانەدا ئەوە ئاناتۆمی چاوە ساختمان چاوە چە لە ڕووی بەرامبەرەوە چە ئەوەی کە لە پاڵەوەی بینین باوجود ئەوەی کە ئەندامێکی ڕێزە بەڵام زۆر هەستیارە ئەو ئەندامە لە بەشکەرێکی جیاجیا دروست بووگە حتا لە عەسەبی هەیە دەمارگەر خوێنی هەیە کە خوێنی پێگەێنێت پەردەگەرێک هەیە ئەو نورە تێتە ناو عەدەسی ئەڕوات لەسەر شەبەکیە ئەشکێت ئەوە ئەو شتەسە کە ئێمە ئەیبینین یانێ چاو دروست ئەندامێکی چکۆلت شاید تا حدودێکی سادە بێت هەم لە نظر وسعەتە و هەم لە نظر ئەوەی کە بەرینتر نەبێت لە وا کنشکەرێکی فیزیۆلۆژیکی یا بیوشیمیایە بەڵام یەکێک لەو ئەندامە مهمگەرەسە بۆ مرۆڤ کە بۆ چاوانە دنیا ئەبینێت ئەڵێت ئەم مطالعە کە کردومانە نەتیجەگەرێکی تریشمان هاوردووە لە دیسکاوەر BMB کە ئەو نشستێکی ساڵانست لە ئەنجومەنێکی ئامریکاییە کە هەم بیوشیمی هەم زیشناسەکان لەوێ دانیشن ئەڵێن کە نیشانەیەکی مولکولیمان نیشانداوە کە میکرۆبیۆمەکان لە چاوی ساق و ئەو چاوەی کە تووشی وشکیە فەرقیان هەیە دیارە لەسەر ڕێژەکەی مەبەستیە فەرقیان هەیە ئەڵێت کە ئەم تاقیقاتی ئێمە ئەتوانێت یارمەتی دەری ئەو کەسانە بێت کە چشم پزیشکن کە بۆ نەتەنیا بۆ وشکی چاو بۆ نەخۆشیەکانی چاو بتوانن کەڵکی لێوەربگرن ئەڵێت کە ئەو میکرۆبیۆمە جیا ئەو کۆمەڵێک لەو باکتریگەرنە کە ئەتوانن هەم لە قەرنیای چاوە هەم لە ملتەحەمەیەکی چاوە بتانن ئەتانن وجودیان بێ مەبەستی ئەوەیە هەم لەو سپیایی چاوە هەم لە ئەو بەشەی کە ڕەنگیە ڕەشە قاوەیە یا شینە یا سەوزە لەو بەشیشە ئەتوانێت ئەو میکرۆبیۆمگەرە بێت دیارە لەگەڵ چەند دکتور و پسپۆڕی تریشە قسەیان کردووە ئەوانیش تاقیقاتەکە وتیان ئەبێت درێژەی پێ بدرگێت ئەوان ئومیدیان پێ هەیە کەم تاقیقاتە ئەتوانی یارمەتی دەربێت جیا لەوەیشە دانشمەندەکان لەو باوەڕن کە ئەڵێن کە تەسیری ئەم میکرۆبیۆمە لەسەر چاو و نەخۆشیەکان چاومان زانیوە چەند نەخۆشی تریشیان ناو بردووە کە وتیان احتماڵی هەیە هەر ئەم میکرۆبیۆمگەرە دەور و نەخشی بێت یەکێک لەوانە ئەتوانین بڵێن کە ئاوی سپی یا ئاوی ڕەش یا ئاو مرواری ئەوانە ئەتوانێت دەور و نەخشی ئەم میکرۆبیۆمگەرە بێت یا ئەو کەسانەی کە نەخۆشیکی تر چاو هەیە کە ڕەتی هەیە بە دەمارەکانەوە ڕینۆپاتی دەمار و عەسەبەکانەوە کە ڕینۆپاتی دیابەتیکی پێژن لەو کەسانێک کە نەخۆشی قەنیان هەیە ئەڵێت ئەم میکرۆبیۆمگەرە ئەتوانێت لێنێشە دەور و نەخشی بێت بەڵام ئەوەی کە تەرزیە و تەحلیلیان کردووە تقریبا 30 کەسیان هاوردووە 30 دانە داوتەڵەبیان بووگەل بە وەسیلەی سواب وەسیلەیەکە بۆ نمونە بەرداری ئستفادەی لەکەن نمونەیان لە چاو ئەو کەسانە هەڵگردووە ئەرئەنئاکانیان بەڕەسی کردگە متاڵعاتەکە نووسیگە بیۆ ئینفۆرماتیکیە یعنی تاقیقاتێکی فرە ڕێزی زیشناسیشیان لەسەرەوە کردگە بۆ ژنتیک و شتەکانی کە ئەمە چە جۆر میکرۆبیۆمەکە لەوە گەیشتون بۆ تاقیقاتە کە لە ئەو چاوگەرەی کە وشکن میکرۆبیۆمەکە جۆرێک لە باکتریەکانن کە خۆیان نایانیاگە ئەسینتۆ باکتر یعنی ئەو سی کەسەکە داوتەڵەب بووگەن ئەو نمونە بەرداریەکە کراوە دواتر بە شۆن ژنتیک و شناسنامەی ئەو مولکولگەرە گەڕاون جۆرێک لە باکتریەکەن کە ئەسینتۆ باکتری پێ ئەڵێن جا ئەم میکرۆبەتگەرە چۆن ئەڕوا بەرەوە چاو ئەوان جووتیانە یەک ڕێگەی هەیە ئەویش لە ڕێگەی خوێنەوە هەیە کە لە میکرۆبە ئەتوانێت بڕۆتە ناو خوێن وە لەوێ و ئەڕوات خۆی گەینێ بە
چاو. یەک دوو متخصصی تریش شارەیان کردووە بەوەی کە ئەڵێن کە ئێمە ئەگەر بتوانین ئەو میکرۆبیۆم چاوە کە دەور و نەخشی هەیە لە وشکی چاوە ئێمە ئیسلاحیکەین، واقعان پێشرفتێکی واقعیمان کردووەوە ئەتوانین لە داهاتووە و شاید بۆ نەخۆشیەکانی تری چاویش ئێمە کەڵکی لێوەربگرین. ئەوە دیارە دکتۆر بێرت یا دکتۆر ئەلکساندر مارتینوە کە ئەمانە خۆیان بەشدار بوون لەو تاقیقاتە وتویان درێژەی پێدەین تا نەتیجەیەکی باشتر بەدەست بێرین. ئەڵێت کە ئەو کەسانەی بۆ چی و کاراکەین بۆ ئەو کەسانی کە چاویان وشکەوێت زوو ئەبێت ئەو قەترەگەرەکە بۆ چاویان بەکارتێنن بیان گۆڕن ئەزیەتە بن بۆ ئەوەی بتوانین لە داهاتووە ئەم مشکڵە ئێمە بۆیان حەلیکەن، یانێ ئەو کەسانی کە خەریکن تاقیقەکەن ئەو مشکڵە بتوانن لە داهاتووە حەلکەن. بەڵام بۆ بینەرانی خۆشەویستمان ئەوە بڵێن کە وشکی چاو حاڵەتێک نییە کە تازەی کەشفکراوێت و فقط سەرچاوەکەی ئەو میکرۆبیۆمە بێت. لە تای ساڵیانە گەیشتون بۆ نەتیجە کە احتماڵی هەیە یەکێک لەو هۆکارەکان ئەو میکرۆبیۆمە بێت کە ئەگەر بتوانن ئیسلاحیکەن یعنی بەری پێبگیرگێت کە خۆی نەگەینێت بە سەتحی چاو، ئەوان توانن ئەو مشکڵە بەرتەرەفکەن. بەڵام ئەگەر بەشەی بەرنامەکەمان تەوزیحێکی کورتیش بین لەسەر ئەوەی کە ئەم وشکی چاوە لە کولە چییە، تعریفی چییە، هۆکاری چییە، سەبەبەکانی چین، نیشانەکانی چین، و ئایا دەرمانیشی هەیە یا نە، لێرە بەرنامەکەمان درێژە پێدەین. ئەگەر بڵین کە وشکی چاو چییە، ئەگەر ئێمە بمانەوێت چاوەکانمان ڕاحەت بن، یعنی حاڵەتێکی ئاسوودەیان بێت، بە ئاسانی گەڕیانیان بێت، بتانن حرەکەت بێت پێڵوەکان چە خودی کاسەی چاو کە بتوانێت خۆی حرەکەت بە، ئێمە بە فرمێسک پێویستمان هەیە، یانێ فرمێسک یارمەتی دەرە بۆ ئەوەی کە هەم حرەکەی پێڵوەکان ئاسان کاتەوە، هەم چاوپرتوکانەکە ئاسان کاتەوە. ئەو فرمێسکە پێویستە، بەڵام ئەگەر چاو بە ئەنازەی کافی فرمێسک دروست نەکات بەو چاوە ئەڵێن کە ئەوە چاوێکی وشکە و وشکی چاوی پێ ئەڵێن. ئەوە ئیسلاحەکە یانە چاوێکە نەتوانێت فرمێسک دروستکات یا ئەو فرمێسکەی کە پێویستێت کەمتر لەو ئەنازە بێت ئەوە پێڵێن چاوی وشک. بەڵام ئەو فرمێسکە چۆن عملەکات؟ فرمێسکەکە ئەڵێت کە چاومانە پرتوکێنی پێڵوەکانمان دێتە خوار و بازەوێت، یا ئەو لایەی فرمێسکە بڵاوە بێتەوە، تقریبن ئەوێتە حاڵەتێکیش کە هەم سەتحی چاو ساف و ڕۆشنیش نگاتێرە، ینی لە بینینە هەم سافە بینین هەم ئەوەی کە ڕۆشنە بینین، ئەوە خۆی دەور و نەخشی ئەو فرمێسکەسە. و بۆ بینینیش دەور و نەخشێکی تایبەتی هەیە، لایەز خۆی ئەو وەکو لۆی کە لەسەر چاوە بڵاو بووگەسەوە فرمێسکە، بەڵام هەر ئەو لووە خۆی لە سێ لایە دروست بووگە، لایەکی کە ڕۆنە، لایەک ناوەڕاستی کە ئاوە، لایەکیشەکە ئەڵێن پێ لایە مخاتی. لایە ڕۆغەنیەکەی لە غودە تەرەشحەکردگەر، یانێ غودەگەرێک لە دەرەوەی چاوە، ئەو حاڵت ڕۆغەنیە تەرەشحە کردێت. چەند نەخشێکی هەیە ئەو ڕۆنە لە فرمێسکەکە؟ سەدحبان فرمێسکەکە هەم سافەکات، هەم ئەوەی کە حاڵەتێکی ڕەوانی پێئەدات بۆ حرەکەکردن. و دوومین خاصیەتی ئەوەیە کە نایڵێت زوو چاو وشکەوە بێتەوە، یعنی وەک ئاوەکەن یا زوو بخوار بێت و چاو وشکە بێتەوە. بۆیە ئەو لایەکە لە ڕۆنە لایە ڕۆنیەکەی دەور و نەخشێکی تایبەتی هەیە،
ئەروواکە وتمان لە غودەی کە تەرەشحەکە گرگەی کە بە غودەی میوبینە ناسرێت لایە ناوڕاستەکە کە زۆرترین محتەویاتی فرمێسکە لایە ئاویەکەیە ئەو ئاوەسە ئەو بەشە ئاوەسە کە تقریبان ئەو شەسە کە ئێمە بەناو فرمێسکەی ناسین ئەم لایە کارەکەی ئەوەسەکە چاو تەمیسەکات بەتایبەت ئەم لەکوێشەوە دێتە دەرە و ئەم پێچەوانی ئەو بەشە کە ڕۆن بوو لە غودەتێک و تێدە دەرەوە کە بە غودەتی ئەشکی ئەناسرێت لەوێت تەرەشحەکردێت ئەڵێن کە ئەبێت چاوگەری ئێمە هەمیشە فرمێسک کۆ بکاتەوە بۆ ئەوەی کە ئەو حاڵەت تەڕیە هەر بمێنێتەوە ئێمە ئەگەر فرمێسکەیش چۆن دروستە بێت یا ئەوەی کە حاڵەتێکی ئەوەسە کە تەحریکە بێت تحریکەکەی ئەتوانێت مەوادێ بێت یا ئەو بایک بێت کە ئەوە ئەتوانێت خۆی تحریک بێت یا لە حاڵەتگەرێکی عاتفیە کە لە پێکەنینە لە ناڕەحەتی و گرینە ئەوانە ئەتوانێت ئەو فرمێسکە بێتە دەرەوە ئەو حاڵەتگەرە ئەتوانێت فرمێسکە دروستکات بەڵام لە حاڵی تەبیعی ئەوە نییە کە چاو فرمێسکینەوەی فقط ئەگەر تحریک بێ بەڵکو بۆ هەمیشە ئەو فرمێسکە هەیە لە سەتت چاوە هەیە بۆ ئەوەی کە حاڵەتێکی کە مەسڵ چاومانە پرۆتەکێنین ئەو پێڵوەرە بەڕاحەتی باز و بەسە بن ئەگەری چاو فرمێسکێک بە ئەنازەی کافی دروستەکە ئەو چاوە ئەڵێن پێ چاوێکی وشک نیشانەکانی چین نیشانەکانی چاوی وشک ئەوە یەکەم نیشانەی ئەوەیە کە هەست بە سوزان و کزاکەن لە ناو چاویانە یعنی چاوێکە ئەگەر وشک بێت کەسێک کە چاوی وشک بێت هەست بە سوتاویە کات ناوچاوی کزەی تێت ناوچاوی بەتایبەت ئەگەر متاڵعای بێت خەریک خوێندن بێت ڕەشایی دێتە بەرچاوی یا ئەو تاری دیدە ئەوت یەکێکتر لە نیشانەکانیە هەستەکات کە شتێک ها ناوچایە لە سوورەتێکە هیچ شتێکیش لە ناو چاوێ نیە وەکو بێنێ وەکو ڕێخێکی چووە بەڵام لە ئەسڵە هیچێک لە ناو چاویە نییە ئەو کەسە چاو قرمزە بێت تەحریکە بێت بەتایبەت ئەو کاتەی کە ئەو کەسە لە مەعرەزی با بێت یا با بە ناو چاوگەریە یا ئەگەر نزیکەی دووکەڵی سگار بێت ئەوە ئەو حاڵەتانەسە کە ئەتوانێت بێت هاوڕێ هاوکارم لێرە وێنێکمان پێ نیشانەدات کە لەو وێنە ئەو کەسە چاوی ئاومرواری هاوردووە بەڵام لە سەرەتایی بەرنمەکەی شۆ ئشارەمان کرد کە ئەو میکرۆبیۆمگەرە ئەتوانێت دەورونەخشی بێت لە ئەو مرواریشە بەڵام لەسەری تاقیقەکەن شتاکە 100% نییە ئەو ڕێژ ئاو سپی چاو ئەو شاید دەورێکی کەم بێت ئەو میکرۆبیۆمە دەور و نەخشێکی وای ئەوە نەبێت بەڵام وتمان ئەو کەسانە چاویان سوورە بێت هەروواکو ئەم کەسەکە لەم وێنە هەیە چاوی سوور بووە تەحریک بێت بە یا کەسێکە لە نزیک کەسێک خەریکە جگەرای کێشێ ئەو دووکەڵ جگەرە چاوی ئەو کەسە تەحریکەکات ئەوە توانین یەک لە نیشانەکان بێت ئەو کەسە چاوی وشکە یەکێکی تر لە نیشانەکان کە شاید کەمێکیش مایە تەعجب بێت ئەوەیە کە فرمێسکێکی زۆر لە ناو چاوە کووە بێتەوە شاید ئەو پرسیارە بێت کە ئەگەر چاوی وشکە چۆن ئەو هەموو فرمێسکی هەیە بۆ ئەوەی کە ئەو چاوی کە وشکە زۆرتر تەحریکە بێت بۆ زیاتریش تەرەشح ئەو ئاوە تەرەشحەکات ئەوە یەکێک لە نیشانەکانە بۆ وێنە ئەگەر کەسێکی چاوی فرمێسکی زۆر بوو ئەوە ئەتوانێت یەکێک لە نیشانەکانی وشکی چاو بێت بەڵام هۆکارە ئەسلیەکانی چین چه شتێکە ئەوە هۆکار چوونە سەرەوەی تەمەن تەمەن بڕواتە سەرەوە ئەو ئاڵ و گۆڕانە کە لە هورمونەکانە لە تەرشحات هورمۆنیە دروستە بێت ئەوە خۆی دەور و نەخشە بینێت لە ژنانە زۆرترە تا پیاوان جیا لەوەیشە لە دوای دەورانی یائسیگیە لە خانمگەرە ئەم وشکی چاوە زۆرترە
نەخۆشیگەرێکی تر وەکو ئارتریت ڕۆماتوید، تیروید، لوپوس کە ئەویش یەکێکتر لە نەخۆشیەکان ڕۆماتیزمە. لە نەخۆشیگەرێکی تر ئەوانە ئەتوانێت هۆکار بن، جیا لەوانیشە تەغیراتی محیتی وەک با دووکەڵ ئەو ئالودیگی گەرە هەوا ئەوانە خۆی ئەتوانێت هۆکار بن بۆ ئەوەی کە چاوێک وشک بێت، یا ئەوەی کە کەسانێکە تواشای کامپیوتەرەکەن بە ماوەیەکی زۆر لەو ماوە یا کتێوێکە خوێندنەوە، کتێ و کامپیوتەر بۆ ئەوەی کە ماوەیەکی زۆر پێوی چایان بازوو بەسە ناکەن، ئەوە خۆی ئەتوانێت یەکێک لە هۆکارەکان بێت کە ئەو کەسە لە داهاتووە تووشی وشکی چاو بێت. بۆیە ئەو کەسانیشکە بە کامپیوتەر ئیشەکانیان بە کامپیوترات ئەبێت ئیسراحەت بدەن بە چاویان، جاروبار چاویان منحرفکن بۆ شوێنێکی دوور، چاویان بپورتیهێنن، پێڵەکانیان بجۆڵنەوە، یا ئەوەی کە کەسانێکە لە لنز استفاداکەن ئەو لنزە ئەتوانێت دەور و نەخشی بێت لە وشک و وشکبوونەوەی چاوە. بعضی لە دەرمانەکان وەکو دەرمانی فشار خوێن، وەکو ئەو دەرمانانێک کە بۆ فشار خوێن بەکاریانە بن، ئەوانیشە خۆی دەور و نەخشی هەیە. دەرمان سەرماخوردگی ئانتی هیستامین کە ئەدرگێت، یا بعضی لە دەرمانەکان بۆ فشار خوێن و مشکڵاتێکە ئەو کەسە لەگەر احتماڵی هەیە مشکلێکی قەلبی بێت. تەشخیصەکەیشی حتمما ئەبێت بڕوا بۆ دوکتۆر تەشخیصیات، ئەو تەشخیصە فقط بەلای دوکتۆرەوە هەیە. دیار ئەوان جیا لەوە کە مەعایناکەن ئازمایشگەرێکیان هەیە و ئازمایشگەرە ئەنازەگیریەکە ئەوەی کە فرمێسک کەیفیەت و زەخامەتی تاچەنێکە، هەروەها ئەنازەگیری سرعەتی دروستبوونی فرمێسک ئەوانە لە ئازمایشگاکانی تایبەتی چاوە ئەنجامە درگێت. ئایا لا ئەچێت؟ بەڵێ لا ئەچێت. خۆی چەند ڕێگەی هەیە. یەکێکی ئەوەیە کە جەڕاحی چاو چشم پزیشک ئەو مەجراگەرە ئەبەسێ، مەجرای ئەشکی پێڵێن کە ئەو مەجرای ئەشکی و کاناڵگەرە کە فرمێسکەکە دروست تێت ئەوان ئەی بەسن. بۆچی؟ بۆ ئەوەی کە ئەو فرمێسکەکە تێتە ناو چاو ماوەیەکی زۆرتر لە ناو چاوە بمێنێتەوە وەکو ئەلەو جۆگەگەرە و نەڕۆن. دەرمانیش هەیە. دەرمانەکان وەکو قەترەگەرێکە کە هەن کە بەناو ئەشک مەسنوعیش ئەناسرێن کە ئەو قەترەگەرە بەستگی هەیە وشکی چاو ئەو کەسە چەندێ بێت، لە 1 2 چەند جار لە ڕۆژە، یعنی لە 24 ساعاتە ئەتوانێت ئەو کەسە استفادەی لێکات. بەڵام ئایا ئەتوانی خۆیشمان یارمەتی دەربین بۆ ئەوەی کە تووشی وشکی چاو نەبین؟ بەڵێ ئەتوانی چەند ڕێگەیان پێشنیار کردووە. یەکێک لەو ڕێگەگەرە ئەوەیەکە حتى المەقتور لە سشوار کەمتر استفادە کردێت. سشوار وتیانە بۆ حتمما ئەو گەرما یا ئەو بە حاڵەتێکی تەحریک کەرەوەی هەست کە ئەتوانێت تەحریک کات. ئەو ژوورگەرە کە زۆر گەرمن ئەڵێن کە خۆتانی لێ پارێزن، بە تایبەت ئەگەر بکرێت کەمێ ڕوتوبەتی پێ بدرگێت بۆ وێنە لە هەڵم استفادە کردێت. ئەگەر بە چرا گەرمە کردگە یا بخاریە بخاری گەر نەوتی داری گازی هەر کام لەوانەسە مەسڵ ئاوێک خەنە سەر ئەو بخاریە کە ئەو ڕوتوبەتە زیاکە بە ژوورەکە، ئەگەر بایکی بەهێستێت کاڵک وەرگتن لە عینەکە قرس ئۆمێگا 3 پێشنیاریان کردووە، بە تایبەت بەهۆی ئەوەی کە ئەو ڕۆنە کە ڕۆنی ماسیە ئەڵێن دەور و نەخشی هەیە کە یارمەتی دەرە بۆ ئەوەی کە ئەو چاوە تووشی وشکی نەبێت. بینەرانی خۆشەویست، لێرە هاتینە کۆتایی بەرنامەی ئەم هەفتەیشمان. هیوادارم کە جێگەی ڕەزامەندی هەموو لایەکتان بێت تا پێگەشتنەوەمان لە بەرنمەیەکی تر لەلایەن خۆم و باقی هاوکارانم. گیانێکی پڕ لە شادی و تەندروستیتان بۆ باوەت خۆزم.